دووەم ڕۆژی کۆڕبەندی دڵفیەوە گفتگۆکانمان درێژە پێدەدەین لەگەڵ میوانەکانمان زۆر بەڕێز جەنگی چاندار سیاسەتمەداری دیاری تورکیا و ناوچەکە دۆستی دێرینی کورد گفتگۆی لەگەڵدا دەکەین. بەرە جەنگی سلااوت لێبێ بەخێربەی بۆ سلێمانی هەمیشە ماڵی خۆتانە سپاس دەکەین بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێربەی سەرچاو. بەرە جەنگیست باز لە پرسی ئاشتی دەکەین لەو پرسەوە دەست پێ بکەین. بە بڕوای تۆ قۆناغەکانی پرسی ئاشتی لە جێگەی خواستی خەڵکدایە لە جێگەی چاوەڕوانیەکاندایە ئەو قۆناغانەی کە دەینێت ڕاستیە سەرەتا ئەمێ پێ بڵێم کە من زۆر دڵخۆشم کە لە سلێمانیم، بەڵام پێویستەکە شتێکی زایە بڵێم هەموو جارێک کە لە سلێمانی بووم زۆر سوحبەتمە کرد ئەموت ئەمە بەهۆی سوحبەتەکەوە لە تورکیا من بەشێک بووم لە تورکیا لە بەشێک لە پەرلەمانی تورکیا بووم لە کوردستان، دوای هاتم بۆ کوردستان هەموو کاتێکە لە تورکیا بووم هەروەها من وام ئەموت کە من کوردستانیش بە ناوی کوردستانیشەوە هاتووم کە سلێمانی وەکو ماڵی دووەممە، بۆ ئەوەش زۆر دڵخۆشم کە لێرەم. بۆ مەسەلەی ئاشتیش ئێمە ئەم قسانە کە باسی کە نەتوانین درێژی کەینەوە جەنگێ ڕوئەیە لە هەموو شوێنێک لەو شوێنانە لە ئێران لە کوردستان بەدڵخۆشیەوە بەڵام بەدڵخۆشیەوە لە تورکیا و ئێرە کە سلێمانیە جەوێکی ئاشتی خوازانی تایە کە دەربارەی کورد کە لە ئەو شتانەی کە ڕۆیە کە دەست پێکردووە لە سووریا ئەم شتانە ئەڵێم کە ئێمە ئاشتیمانەوێت و ئاشتی شتێک بووە کە پێویستە و داوا کراوە لەلایەن خەڵکەکەوە و ئاشتی کە پێویست کە بەدەست بهێنرێ حەزی کووردە. پرۆسەی ئاشتی قۆناغەکانی زۆر بۆ سەرەتا دەگەڕێتەوە. ئێوە مێژوویەکتانەیە لە مەسەلەی ئاشتیدا و بە تایبەت بگەڕێنەوە بۆ سەردەمی سەرۆک مامجەلال لە سەردەمی تورکوت ئۆزالدا ئێوە ڕۆڵی سەرەکی دەبێنن لەوەی کە پرسی ئاشتی هەنگاو بنێ و بەرەو پێش بچێ. باسێکمان لەو کاتانە بۆ بکەیت چی وای کردبوو کە هێندە بە تەنگ ئەم پرسەوە بن هێندە بە خەمی ئەم پرسەوە بن؟ با تۆزێ بڕۆمەوە دواوە بۆ پێشەوەی کە باسی کرد. من کەسێکم کە واستەیە بووم لە نێوان سەرۆکی تورکیا و مامجەلال. من مامجەلالم لە 1973 ناسیوە. کاتێک کە یەکتریمان ناسی بووین بە هاوڕێ لە بەیروت لە 1973 کاک بافڵ 2 مانگ بوو و کاخۆبات ئەویش من جارێ لە دایک نەبوو. ئەم پەیوەندیی کە ڕوویاوە لە نێوانمان لە بەیروتا بوو لەگەڵ مامجەلالە ئاسانکاریەکی دروست کرد بۆ من کە بتوانم مامجەلال پەیوەندیەکی لەگەڵا دروست کەم لەگەڵ سەرۆکی تورکیا. ئەوە یەکەم جار بوو لە مێژووی تورکیا لە مێژووی ریپابلیکی تورکیا کە پەیوەندیەکی فەرمی دروست بێت لە نێوان تورکیا و کوردستان دروست بێت. لەبەرەوە مامجەلال دەستی پێکرد بە هاتن بۆ تورکیا لەگەڵ سەرۆک ئۆزەڵ
پەیوەندی دروست کردبوو لە دوای ماوەیەک کاک مەسعود دوای ماوەیەک ئەویش هاو بە دوایە و یارمەتیە هەردووکیان سەردانی تورکیایانە کرد باشە منیش وەک واستەیە بووم لە نێوانیان لەو عیلاقەی کە ڕوویە لە بینی کاک ئۆزێل و کە سەرۆکی تورکیا بوو لەگەڵ مام جەلال کە لەگەڵ ئەوەشا دوایی عەبدوڵڵا ئۆجەلانی ناسی و لە 1990ەکە کە توانی نامەی ئاشتی خوازانە دروست بگەێنێ بە تورکیا و ئاشتی کە مەجای تایە لە تورکیا کە توانین گەورەی کەین و لە شوێنی تریشە بڵاویکەنەوە کوردستان هەر کاتێک کە عەبدوڵڵا ئۆجەلان قساکە لە باسی مێژووی ئاشتی باشە دایمە ئەگەڕێتەوە بۆ باسی مام جەلال و ئەو دەورەی کە ئیشێکە لە 1990 بەڕێز شاندار باسی گرنگی ئەو یەکەم سەردانت کرد یەکەم سەردانی فەرمیە کە سەرکردەیەکی کورد سەر کۆماری تورکیا دەبینێ شەوەکەی لە بیرەوەریەکانتە شەمەندۆفێری میزۆپۆتامیا دەگێڕیتەوە دەڵێی مام جەلال قەلەق بوو وتم مام جەلال تۆ سەرکردەکانت بینیوە سەرۆکی جیڤارات بینیوە سەرکردەکانی دیکەی جیهانت زۆر بینیوە بەڵام ئێستا بۆ ئاوها قەلەقی ئەو چیرۆکەمان بۆ بگێڕیتەوە زۆر قەلق نەبوو بەڵام تۆزێ گرژ بوو بەڵام زۆر بە حەماسێکەوە هاو زۆر بە حەماسەوە هاتە ناو فۆرمەکە بەڵام تۆزێ قەلق بوو لەبەرەوەی یەکەم جاری بوو بۆ تورکیا بۆ دکتۆر ئۆزال لە ئەنقەرە بوو ئەو کاتە لە قەسری ڕیاسی بوو ئوتێلە بوو لە ئەنقەرە بوو لە ئوتێلێک هاو مام جەلال تەلەفۆنی بۆ کردم وتی کە بەتەمان بڕۆم کاک ئۆزەل ببینم پێی وتم چۆن دەست پێ بکەم چی پرسیارێ بکەم چی جۆرە پەیوەندیە دروستکەم لەگەڵی وتی پێم وت مام جەلال تۆ کەسێکی زۆر بە ئەزمموی لە سین لە شوێنەکانی تر جەمال عەبدولناسر لە مەسەر بینی پەیوەندی و لەگەڵا دروست کرد لەگەڵ زۆر کەسی ترە سەرۆکایەتی ترە قسە و کردووە ئەمە چییە کە باسیەکەی بەس بڕۆ دەست پێکە بە قسەکردن وتی تۆ کورد نیت تێناگە ئەمە چی مەبەستێکەیە لە دوای ئەمە وتی بۆ کورد بۆ ئەوەی کە وەرگیرێ لە سەرۆکی تورکیا گرنگترە لەوەی گرنگترە لە هەموو شتێکی تر بۆ من کە زۆر گرنگترە لە شوێنەکانی تر کە بۆی ڕۆشتم ڕاستی کرد لەبەرەوەی ئەمە پەیوەندیەکی دروستە کرد و ئەو عیلاقەتەی دروستە کرد لە نێوانیان بۆ کورد زۆر گرنگ بوو و ئەم پەیوەندیە کە ڕووی ئەیە زۆر گرنگ بوو بۆ کورد بۆ یەکەم جار لە تورکیا بۆ ئەو دەستی پێ کرد کە ئیتر تورکیا وای لێ هاو کە باسی کوردەکە کاڵێ کورد ناڵێ عێراقی منیش زۆر شانازی بەوە ئەکەم کە بتوانم کە بەشێ بم لەو شتە لەو زۆر باشە بەناغەیەکی گرنگتان دانا بۆ پرسیاشتیار چەندە مەترسیدار بوو لەو کاتەدا بۆ سەرۆک کۆمارێکی تورکیا لەگەڵ سەرکردەیەکی کووردا بنیشێ ئەو مای شانازیە بۆ مێژووی خۆتان بەڕێزەنگیز کوردیش ئەو هەوڵانە دەبینی و لە یادی ناکات باست لەوە کردوتت کە تۆ مام جەلالت ناسی بەفڵ تاڵەبانی 2 مانگ بوو خۆبات تاڵەبانی لەدایک نەبوو هێشتا ئێستا چیان پێ دەڵێ ئەوان هەز دەکەی لەسەر هەمان ڕێچکەی مام جەلال کار لەسەر پەیوەندی کوردەکەن لە نێوان پارچەکان لە هەر جێگەیەک بێ بەڕاستی من زۆر خۆم بە کەمتر ئەزانم کە نەسیحەتی ئەوام کەم
کە پێویست کاک بافڵ پێویستی بە شتێکی وا نییە کە بڵێ نەسەحریگە لەگەڵ کاک خوبات ئەزانین چی ئەکەن و کەسانێکی زۆر چاویان کە پێشەوە ئەبینێت و داهاتوو ئەبینن و کەسانێکی زۆر گرنگن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕووی سیاسی و لە ڕێی ئابووری کە کەسانێکن کە خەڵکی سەرۆکانێکی تورکیا گوێی لێ ئەگرێت و دوێنێ باسی جەلال تالەبانی بوو ئەمڕۆ باسی قوبات تالەبانیە دەزانن چی دەکەن و زۆر باشن و ڕێگاکەیان ڕاستە و دەزانن گرنگی پەیوەندی چییە لە نێوان خۆیان و تورکیا دوێنێ لەسەر خەت بووین لەگەڵ تورکیا کە پەیوەندیەکان لەگەڵ تورکیا لەم ماوە نزیکەیە زۆر باش بوو پەیوەندێکی زۆر باش بوو بۆیە وا دیارە بەڕاستی نەوەیەکی خۆیان دەرخستکەنەوەی مام جەلالن کە توانیان کەلتوری باوکیان بەردەوام بهێنن کە مام جەلال هەوڵیە کە ئاشتی بەدەست بێنێ هەروەها ئەم دوانش هەمان شت بەدەستی بێن بۆ کورد و ئەو پەیوەندیەی کە ڕۆیە لە نێوان خۆیان و تورکیا کاتێک کە قسە ئەکەن کاک بافڵ کاک قوبات من بیر مەکەوێتەوە کە ئەوانم بیرەکەوێتەوە کە پێشتر کە ڕوویاوە کە لەگەڵ مام جەلالە قسەیە کرد و هەوڵەیە عینەن شت لیدر و گفتوگۆی لە بەرلین گفتوگۆیەکی بچووکمان هەبوو باشە لە کۆبوونەوەیەکە لە کۆڕێکی سیاسی بوو بۆچی پێویتم بۆچی شەرەفکەندی نابەی لەگەڵ خۆت بۆ ئەو کۆنفرەنسە شەرەفکەندی کە زۆر گرنگە ئەمەش بیرمە خاتەوە کە ڕۆژی داهاتوو شەرەفکەندی کوژرا یەک ڕۆژ پێشەوە بوو کوژرا بەڵام ئێستا بیرمە کە مام جەلال قسەی کرد لە جیاتی هەموو کوردەکان قسەی کرد بە ناوی هەموویانەوە قسەی کرد لەو ڕۆژە بەرچاوڕوونیەکی زۆر گەورەی هەبوو کە سەرۆکی عێراق بوو لە بەغا بەڵام ئێستا کوڕەکانی کاک بافڵ و کاک قوبات تالەبانی کە هەمان ڕێچکە ئەگرن کە پەیوەندیەکانی نێوان خۆیانی تورکیا کە پێیان وتم کە زۆر ئاگادارن و هەمان ڕێچکەی باوکیان ئەگرن مام جەلال من هیچم نییە بەڵام یەک کوشە بەردەوام بن لەو ڕێگایی کە دەیگرینە بەر کەواتە ڕێگەکەیان بەڕاست دەزانی بەڵێ زۆر باشە ئێستا دەبینی لە هەرێمی کوردستانە دۆخێک دروست بووە یعنی کەسمان ناواتی پێ ناخوازیین تۆش وەکو دۆستێکی کورد دڵنیام ئاگداری کە حکوومەتمان پێک نێناوە چی بە دۆستە کوردەکانە دڵی هەم بە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم پارتی دموکراتی کوردستان مێژوو ڕێگای خۆی دەگرێت لە حاڵەتێکە هەموو شتێک وەکو ئەو شتانەی هەموو ئاواتەکانمان نایەتە دی بە یەکجار تێ ئەگەم لەوەی کە ئەم شتە چۆنە لە ناو دڵیان زۆر پێیان خۆشە کە سەربەخۆ بن
کەس ناتوانێت ئەو هەستا لە دڵ و مێشکی کووردا دەرکات کە سەر بەخۆ بێت. بەڵام ئێستا گرنگترین شت بۆ کورد بۆ مەسلحەتی کورد ئەوەیە کە بتوانێت ببێت بە کە بتوانێت شەریکێکی باش دروستکەن کە بتوانن کەسێک یارمەتیان با لەو سەربەخۆییە لەو مەرحەلەی مێژووە بەبێ کورد تورکیا ناتوانێت وجودی هەبێت بەبێ کورد سووریا ناتوانێت وجودی هەبێت لەسەر خەریتەیە. هەمان شت کاتی ئەوەیە کە ئێران تێبگا کە بەبێ کورد وجودی نییە ئەو شوێنە. ینی ئەم شتە سەربەخۆن کە کورد بەشێکن لە کۆمەلگا کە کۆمەلگایەکی سەربەخۆن کە شوێنێک ناتوانین ئیهمال بکرێن چکە زۆر پێویستن بۆیە کورد هەر بەردەوام هەوڵەیە بۆ سەربەخۆیی لە داهاتووە ئەو حدودانەی ئەو سنوورەی کە دروست کراوە هیچ بێماتە و بێمانە بێت بەڵام لە هەرموو لاکان کوردی لێیە وەکو بەلجیکا و ئەو سنوورانەی لە بینی بەلجیکا و ئەو هۆڵەندا هەیە بەلجیکا هەیە هۆڵەندا هەیە نوزمبەرگ هەیە هەمان شێوە هەست بە سنوورەکە ناکەی لەوێ بەڵام بۆیە بتوانین کە تەحویلی سنوورەکانمان بکەین کە بەم شێوازە بکرێت. سپاس دەکەم زۆر بەڕێز جەنگیز چاندار دیبلۆماتکار سیاسەتمەدار دۆستی دێرینی کورد سپاس بە بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس بە خێراتی سەرچاو زۆر سپاس.